کاراکردنەوەی دەستگا و دامەزراوە شەرعیەکانی هەرێم و ئاشتەوایی نێوان هێزە سیاسیەکان بە بڕوای چاودێرانی سیاسی هۆکاری سەرکەوتنی ڕیفراندۆمە. ئێستا دەنگدەرانی هەرێم بەدەست گرفتی سیاسی و ئیداری و ئابووریەوە گیرۆدەن. ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد لە خەمی ئەو پرۆسەیەدا بێت، ئەوە پێویستە قوربانی بۆ بدات و ئاشتەوایی نیشتیمانی ڕابگەێنێت، بێگرتووی خۆیان بۆ پێشهاتە نەخوازراوەکان ئامادە بکەن. بڕیارێکی پیرۆزە، بەڵام لە هەمان کاتەوە زانم هەموو حیزبەکان بەشدار نەبوون لەو بڕیارەیە. ئەوە کە کارێکە ئینسانە بێت لەبەر چاوی بگرێت. بە هیوام ئێستاش کە مەجالێک ماوە لەبەر دەسا ئەتوانێت ئەگە کاری هەفتەیەکە ئەگە بتوانین ئەم لایەن حیزب و لایەنەکانیە بگرن بۆی کە بتوانین بە هەمومانە بەرگەی ئەگەر برسێتی و سنوور داخستن و هەر شتێک ڕوبەڕوومان بێتەوە لە پێناو سەربەخۆییە، بەڵام بە یەک مەرجی سەربەخۆیی بێ کەمجار هەوڵ بدرێت دام و دەستگاکە شەرعیەکان بخرێتەوە کارۆکو پەرلەمان وەکو دەستگەکانی کە ڕێز لە بۆچوونی حیزب و لایەنەکانی کە بگرێت هیچ حیزبێک پەراوێز نەخرێت. لە هەمان کاتیشە ئەگەر بێت و ئێمە بە یەک گردەنگی و بە یەک هەڵوێستی بڕۆین بەرەوە ڕیفراندۆم، ئەگەر بێت و سنوورەکانیشمان لێدا بخرێ ئەتوانین بەرگەی هەموو ڕوبەڕووبوویان ببینەوە. پێویستە ئاچانکاری بۆ بکرێ و ئامادەسازی بۆ بکرێ، بە نیشتیمانی بکرێ و ئەو کێشە و گرفتانەی کە ئیستا لە کوردستانە لە ناو ماڵی کوردی هەیە ئەبێ هەمووی تەنزیم کرێ و ڕێک خرێتەوە و یەکپارچەیی بسازێنرێ. اینجا ئێمە بتوانین ئەو کارانە بکەین، چونکە بەم پشپەرتەوازی و بەم بێ ئیداری و بەم وەزعە بڕوان ناکەم سەرکەوتوو بین. ئەندامێکی کۆنسەی کۆنگرەی نەتەوەیی کورد لەگەڵەوەدا کە پشتگیری ڕیفراندۆمەکات پێشی باشم پرسەیە دوا بخرێت بۆ دوای هەڵبژاردننی داهاتوو. ئەوەی ئێمە بە باش دەبینین ئەوەیە پەلە لە ڕیفراندۆم نەکرێت، هەلبژاردننی تازە بکرێن، پەرلەمان کارە بکرێتەوە، حکوومەت کارە بکرێت، هەلبژاردن بکرێن. لە دوای هەلبژاردن حکومەتی تازەکە لەگەل سەرۆکایەتی هەرێم لەگەل پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر ڕیفراندۆم بدەن. ئەو وەختە لەوانەیە ملەتێکی یەکگرتومان هەبێت، حزبە سیاسیەکان یەکگرتوو بن، دەتوانین وەکو کەنەکەش لایەنگیری و پشتەوانی هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەو ڕیفراندۆمەش بینی، لە ئاستی ناونەتەویش لەمانێت لەوانەیە زەمینە باشتر بێت. لەبەر ئەوە ئێستا ڕیفراندۆم بەو شێوەیە ئێستا بکرێت لەوانەیە ناوماڵی کورد زیاتر تووشی پەرت و بڵاوی ببێتەوە. لە سەرەتای مانگی حوزەیرانی ڕابردوو لە کۆبنەوەیەکی نێوان مەسعود بەرزەنی و لایەنە سیاسیەکانی هەرێم بڕیاردرا 25 ئەیلولی داهاتوو ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. بەڵام تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان دەرگای بەداخراوی ماوەتەوە، دۆخی ئابووری هاوڵاتیانیش باش نییە، ئاشتەوایی سیاسیش لە ناو هێزە کوردیەکاندا نییە کە ئەمانە با بڕوای چاودێرانی سیاسی گرفتی بەردەم سەرکەوتنی ڕیفراندۆمن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.